بەڕاستی ژیان سادە و ساکار بوو خەڵک کەس چاوی لە کەس ناکرد هەمووی وەکو یەکوا بوو ماڵی باپیرم چەند دەوڵەمەند بوون دراوسەکانیش مەروکەوانە ژیان بەڕاستی هەفتەی قوبلێکیان لەوە هەر ئێڵێمەوانێ ماڵی بابێ ئەو هەموو سەڵتوکان و ئینانە هەفتەی قوبلێکیان لە کردیان بە مزارە بوو بە دوو قوبلی باشە بۆچی چیان لێگر هەڵیانەگەر فرۆشت بەخۆ باپیرم کە ئەفریقا کردێ کوپەلیرەی لە دوواجێ بەدە بۆچیمانە هیچمان بمان تۆزە خۆش بژیانە بوو خەڵق بەس هەر خۆشە ژیان خۆش نەبوو کاتە لەگەڵ ئێستا هەر زۆر سادە بوو سەیرانمان هەبوو ئەچون بۆ کاکەحمەی بۆن خۆش نازانم خەڵق ڕەبێ ئەوەی لە دەور و چوارباغ بێزانێ لەوێ سەیرانمانە کرد یا ئەچون بۆ شەخسەکەی ئابڵاغ یا ئەچون بۆ ناوەکەیم بیرچۆتۆ بەخوا ئەچونە ئەوێ بەڵام چی دەبن لەگەڵ خۆتا سەیران چی دەبن تۆزێ خورما ڕۆن یێلکەی کوڵاو دووسێ قاسپەنین ئەمە سەیرانەکە بوو کە ئەچوی لەوێ ئەو خوارد خەڵق زۆر سادە بوو زۆر دڵخۆش بوو پێگەی کۆمەڵایەتی بەهێز بوو خەڵق بەیەکەوە ئەژیا ئێستا یعنی ئەمەیان حەزە کرد خۆیان بوو سەیرانێک بکەن بچن هەموو کۆبنەوە بەیەکە تێز لەو دەشتە تۆزێ هەڵپەڕن تۆزێ دانیشن بەیەکەوە قسە بکەن هەموو کەر ئاڕا و ناخی خۆی بۆ ڕەفیقەکەی هەڕێژێ بەڕاستی پێگەی کۆمەڵایەتی زۆر بەهێز بوو